بسم الله الرحمن الرحیم. چۆن دەڕوانیتە مانگی ڕەمەزانی پیرۆز؟ ئەگەرچی ڕەمەزان تەنها مانگێکە، بەڵام پێگە و گرنگەکەی لە هەر 11 مانگەکەی تر زیاترە. مانگێک کە جگە لەوەی کۆمەڵێک پەرستشی تایبەتی خۆی هەیە، بەڵکو دەبێتە هۆی تازەکردنەوە و گەرم و گوڕبوون لەسەر چەندان پەرستشی تر کە کەم تەرخەمی یاخود هەر فەرامۆش کرابوو. ڕەمەزان پاوەڕبانکێک نییە کە بارگاوی بۆ ماوەی چەند کاتژمێرێک بێت، بەڵکو زۆر لەوە زیاترە و بارگاوی باوەڕی تێدا پاشەکەوت دەکرێت کە بەشی چەندان مانگ دەکات. ڕەمەزان ستەیجی شانۆکار و شاشەی سینەمایی نییە کە تەنها چەند کەسێک ڕۆڵی تێدا بجێڕن، بەڵکو لەمانە زۆر گەورەتر و زیاترە بەوەی کە هەموو کەسێک دەتوانێت ڕۆڵی خۆی تێدا ببینێ و بجێڕێ. ڕەمەزان وەکو قوتابخانە نییە کە چەند نووسراوێکی تیۆرینی و دووتوێ چەند بەرگێکی تێدا بخوێندرێ، بەڵکو فێرگەیەکی زۆر مەزنترە کە تێیدا چەندان وانەی بەرز و پراکتیکی وەکو ئارامگری و دان بەخۆداگرتن و چەندان وانەی تری تێدا فێر دەبی کە لە دووتوێ هیچ بەرگێکدا نییە. ڕەمەزان ئۆفرێکی تایبەتی نییە بۆ هەندێک کەسی تایبەت، بەڵکو ئۆفرێکی گشتیە بۆ گشت کەسێک. ڕەمەزان وەکو نۆرینگەیەک نییە کە ڕۆژانە چەند کەسێکی نەخۆش لە نۆری بینینی پزیشک چاوەڕوان بن و لە کۆتاییشدا لە دوای پێدانی دەرمان هێشتا ترسی نەخۆشیەکانیان هەبێ و زۆر جاریش بێ ئومێد بن لە چارەسەری و بگرە خراپتریش دەبن. ڕەمەزان زۆر لەوە چاکتر و باشترە بەوەی کە خۆت دەتوانی لە شوێنی خۆت و هەر کاتێک بتەوێت لەگەڵ دروستکەرەکەت لە خەتدا دەبی و چارەی گشت دەردەکانت بکات و بەو پەڕی هیوا و ئومێدەوە لە چاوەڕوانی شیفای ڕۆح بی. ئەمانە و چەندان تایبەتمەندی تر هەیە لەبارەی ڕەمەزان کە بمانەوێ ئاماشەی پێ بدەین، بەڵام هەر ئەوەندە دەڵێین کە ئەمە بەسە بۆ ڕەمەزان کە هەمووان لە چاوەڕوانیدان و نزای پێگەیشتنی دەکەن و دەوڵەمەندان بۆ پاکردنەوەیان و ئەژاران بۆ چاکردنەوەیان، دڵ نەخۆشان و ڕۆحشەکەتان بۆ سایە و شیفاکەی تامەزرۆن و بێنەوایان بۆ مەئواکەی، گوناهکاران بۆ دەرفەتەکەی و بڕواداران بۆ کەشەکەی نزا دەکەن، لاشە بۆ تەندروستیەکە و گەدەش بۆ حەسانەوەی، هەروە مزگەوتەکانیش بۆ قەڕەباڵغی و مۆسحەفەکانیش بۆ کرانەوە نزای هاتنی ڕەمەزان دەکەن. لە کۆتاییشدا بەر لە ماڵ ئاوایی لێکردنی لە چاوەڕوانیدا دەبن و بەنیازی دیداری لێ دەکەن.